چۆن جەبەخانەی ناوکی لە دەست تێرۆریستان بپارێزرێت تەوەری کۆبوونەوەی لوتکەی جیهانی ئاسایش دەبێت بە بەشداری زیاتر لە چل لە سەرۆکانی وڵاتان و حکوومەتان بە میواندارەتی سەرۆک ئۆباما کە ساڵی پار بیرۆکەکەی دەست پێ کرد. از بزاوکانویا نێڤنەتەوەی ڕۆدگەینم ji bo parastina hemî kerestin navikên cîhaniyên Kurbriya metirsiyat bin li demê 4 salan. Em pîvanên nû diyar dikin, hevkariya xwe li gel Rûsyayê berfireh dikin û hevkariyên nû ava dikin da ku kerestin hestiyarên navikî kontrol bikin. لە وتاریدا سەرۆک ئۆباما گوتی تێرۆریستانی ناوکی سوورن لەسەر کڕین سازکردن یانیش دزینی چەکی ناوکی. لە کۆنفرانسەکەدا تاوتوێی کۆمەڵانی وەک ئەلقاعیدە دەکرێت ئەوەی چۆن ڕێگان پێنەدرێت دەستیان وە کەرەستەی ناوکی بۆ سازکردنی چەکی ناوگی ڕانەگات. ئەلەگزاندریا تۆما پسپۆرێکی بواری ئاسایشی ناوکیە دەگەڵ کۆمەڵی سندوقی پەیوەندی ئەمریکا. ئەو vêgavê gefeya yekê bû ewlehiya Emerîka, bi rastî bû Emerîka û bû tevaya cîhanê jî. Du komîsyonên bealî gihiştine wê biryarê ku Elqaîde ji salên 1990 vir ve hewl daye çekên navokî peyda bike û hîn jî berdewam in vê bizavê dikin. چاوەڕێ دەکرێت کۆنفرانسەکە سرنج بخاتە سەر باشتر پاراستنی کەرەسەی ناوکی لە جیهانی و پەرەدان بە هاوکاری ناونەتەوەی. هەرچەندە شارەزایان دەڵێن کەس بە دروستی نازانێت جبەخانەی جیهانی کەرەسەی ناوکی چەندە چونکە هەموو وڵاتان ئاشکرا ناکەن چەندیان بەرهەمێناوە. کێن لۆنگۆ سەرۆکی ڕێکخراوی توێژینەوە هاوپەیمانەتیە بۆ ئاسایشی جیهان. تایبەتی li demê şerê sar Amerîka û Rûsyayê hêza navikî bû armancên leşkerî berhemî înan bê agehedariya hevd û an deselata nêvneteweyî Pakistanî û Hîndî nûke eşkera nakin ka çend çekin navikî berhem tînin û em nizanin ka İsraîlya çend berhemî înayne ji ber vê ya mejmareka barpêkirî niye. لەوانگۆ دەڵێت هەموو وڵاتێکیش لەو باوەڕدانیە تێرۆریستان دەیانەوێت کەرەستەی ناوکی بۆ سازکردنی بۆم بەدەست بێنن. ژمارەکە وڵاتە گرنگیە بێ ڕاستیە نادەن ku terûrizma navikê pirseka serekî ye û ciyawaziyeka mezin heye nêvbera bûçûna Amerîka û hindek hevalbendên serekîn Amerîkayê li gel welatên dîn cîhanê bi taybet welatên ku bi rev pêş diçin. شیکەرەوان لەو باوەڕدان ئامانجی سەرەکیەوەیە بەشداران لەسەرەوە ڕێک بکەون هەڕەشە لە ئاراستەدایە. جارێکی تر ئەلەگزاندرا تۆما کە دەڵێت ئامانجی پتەوتری گەرەکە. Tiştek ku em ji vê kombûnê hîvî dikin ev e ku nexşeyek bête amadekirin, bi vê kiryar û demek bête destnîşankirin ku çawa keresteyê navokî bihêne parastin û veşartin. بەم دوایانە سەرۆکی ئەمریکا و هاوتای ڕووسی لەسەر پەیمانێکی نوێ بۆ کەمکردنەوەی ژمارەی چەکی ناوکی دوورهاوێژ ڕێکەوتن. شارەزایان لەو باوەڕدان ئەم بڕیارە کاریگەری چاچی دەبێت لەسەر ئاکامی کۆنفرانس لەمەر تێرۆریزمی ناوکی. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا پێشکەش کرا.